دانەی قووەتجەویە لە دواسەتەکان سەرکەوتنی بەسەر شەبابی ماڵات تۆمار کرد و بە 3 خاڵی زێڕین هیوای گەیشتنی با قۆناغی داهاتوو زیندوو کردەوە. لە پێنجەمین یارەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولیانە پاڵاونەکانی ئاسیا و لە کۆمەڵی دووەم قووەتجەویە عێراقی لە سەر یاریگای مەلیک فەهد لە ڕیاضی پایتەختی سعودیا ڕوبەڕوویانی جزیرەی ئیماراتی بووە. لە لیوەی یەکەم هەڵۆکانی عێراقی میوان باشتر دەرکەوتن، هەرزوو گورزی خوامەشاند و لە خوڵەکی 6 لە ڕێگەی ئیبراهیم بایشەوە گۆڵی پێشکەوتنیان تۆمار کرد. حسین جەبار خەریک گۆنجامەکردوویان دەلێ بکات تۆپەکەی ڕێگەیستونی کرد. قووەتجەویە باڵادەستی یارەکە بوو، بەڵام نیوە یەکەم بەو تاقە گۆڵە لە سوودی قووەتجەویە با کۆتا هات. لە نێوەی دووەم هەڵۆکانی عێراق بە فشاری زیاتر دەستیان بە یاری کردەوە. لە خوڵەکی 6 عەلا عەباس گۆڵی دووەمیشی بۆ شیمپۆشەکانی عێراق تۆمار کرد. پێچەوانەی پێشبینیەکان لە خوڵەکانی 62-77 عەبدوڵڵا ڕەمەزان و عومەر تراورێ دوو گۆڵی لە سەرکیان بۆ جزیرەی ئیماراتی تۆمار کرد و ئەنجامەکانی یەکسان کردەوە. بەڵام هەڵۆکانی عێراقیان بەدەستەوە نەدا و لە دوا خوڵەکان بە لەدانێکی بێز شەریف عەبدولکازم گۆڵی سێم و پێشکەوتنی بۆ قووەتجەویە تۆمار کرد. لە یاریکی دیکەمان کۆمەڵە شەبابی سعودی بە 6 گۆڵی بێوەڵام لە مومبای هەندی بردەوە بە 13 خاڵ پێشەنگی کۆمەڵەکەی گرتو گەشتە قۆناغی 16. قووەتجەویش بە 7 خاڵ لە خانی دووەمارەکە لە شەبابی ئیماراتی مومبای هەندیش خاوەنی 4 خاڵن. قووەتجەویە لە شەشەم و کۆتاییاری قۆناغی کۆمەڵەکان سێشەمە ڕوبەڕووی مومبای هەندی دەبێتەوە.